نکتە ئەڵێن لەسەر هاوڕەگەزخوازان بزودنەوەی کانسل کەڵچەرمان بۆ دەرچێت چۆن کانسل کەڵچەر ترم قۆستەوە گەورەترین کانسل کەڵچەر لە جگە لە بەشی کۆمیدیا کانیا وێست بوو زۆربەی ئەوانەی وە لە بەشی کۆمیدیایان نیانەوێرە قسە بکەن cancel culture وەکو ئەو نمونانەمدا کە کانسل کەڵچەر تووشی کۆمەڵی خەڵک بوو تووشی تەنها کۆمیدیاکان نەبوو کۆمەڵە نمونەمدا بەڵام ئێمە لێرە لە ڤیددیۆکەمان بە تایبەتی تەرکیزەکەنە سەر سەکتەری ستاندەپ کۆمیدی لەبەر ئەوەی ئەو سەکتەرە تووشی داڕمانێکی ئابووری بوو بەهۆی ئەوانەوە وای لێکرد کاریگەری هەبێ لەسەر دەنگدان لەسەر ئابووری ئێمە لەسەر هەڵبژاردن ئێمە وەکووتمان ئەکەوینە دوای سەرداوەکان کە پێیوەستە بە ئابووری کە ئەو ئابووری وە کاریگەری دەبێت لەسەر دەنگدان و لەسەر لایەنێکی سیاسی گەورەترین کانسل کەڵچەر لە جگە لە بەشی کۆمیدیا کانیا وێست بوو کانیا وێست خۆی لەبەرەوەی گۆرانی بێژێکی ڕەشپێستە پشتیوانی ترەمپی کرد تووشی گەورەترین هەڵمەتی کانسل کەڵچەر بوو کەس ڕەکۆردەکانی ناکڕییان گوێ لێ نابوو هەرچەنە پاشەوە دەنگدانێکی زۆری دایەوە بەڵام تووشی داڕمانێکی زۆر بوو بەڵام سەکتەری بۆچی سەکتەری کۆمیدیا تووشی کانسل کەڵچەر بوو لەبەرەوەی وەکوتم کانسل کەڵچەر کە کەسێکیان بەدڵ نەبێ هێرشیانەکرە سەری بۆ ئەوەی بتوانن کانسڵیکەن پێگەکەی نەهێڵن زۆربەی ئەو خەڵکانی وە لە بەشی میدیایە لە کۆمیدیایە تووشی کانسل کەڵچەر بوون ڕاسەر پیتر بوو کریس دێلیا بوو و هەروەها کەڤن هارت بوو دەیڤید شەپێڵ بوو ئەندرۆ شۆڵز بوو کۆمەڵێ لەمانە تووشی کانسل کەڵچەر بوون بەڵام دوو کەسی دیاری کراو ئەم بابەتە زۆر دوور و درێژە دوان هەڵبژێرم ئەو دیاردەیەیان ئەو دوو وێزگەیە زۆر کاریگەریە بوو یەکەمیان کەڤن هارت لە 2019 یان هەشدا زۆر باشی نایەتە بیرمە بەڵام ئێدە دەتوانن سێرچی بۆ بکەن وابزانام 2019 یەکێک بوو لەوانەی وە کە دا هەڵبژێردرا بوو کە ئۆسکار پێشکەشکە وەکووتمان ئۆسکار زۆر نێزگە لە دیموکرات بەڵام بەهۆی ئەوەی کۆمەڵی خەڵک ڤیددیۆیان بۆ دۆزیەوە نوکتیان بۆ دۆزیەوە کاتی خۆی کە زۆر نوکتەی وتبوو لەسەر کۆمەڵی خەڵک کە بەدڵیان نەبوو هەڵمەتێکی زۆر کرا کە دەبێت کەڤن هارت بە هیچ شێوەیەک نابێت ببێتە هۆستی ئۆسکار نابێت میواندارەتی ئۆسکار بکە ئەوەش ئەوە بوو دوای دوو ڕۆژی تر کەڤن هارت لادرا چەند جارێک داوای لێوبەدنی کرد لەسەر ئەوە جارێکی تر هاتەوە سەر چاوپێکەوتن ئەم جاریان ڤیددیۆیان بۆ دۆزیەوە بۆ ساڵی 19 و ببوورە ساڵی 2010 و گەڕانەوە بۆ ساڵی 2005 کە چی وتووە ئەو کاتە نوکتەیەکی وتووە بەسەر کەسێکە ئەو خۆی لە بواری نوکتەیە لە ستاندەپ کۆمیدیە ئەمە وای لێ کرد کە زۆربەی ئەوانەی وە لە بەشی کۆمیدیایان نیانەوێرە قسە بکەن لەبەرەوەی تووشی کانسڵە بوون کەڤن هارت تووشی کانسڵ بوو قسەیەکی زۆر بەناوبانگی هەیە ئەڵێ ئەگەر ئێوە دەتانەوێت هەرچ کاتێک بگەڕێنە دواوە من نوکتەیەکم وتووە پێش 20 ساڵ ئێوە ئێستا بۆمی ئەڵێنەوە من داوای لێبوردن کەم ئەمە وەک پیازێک وایە هەر جاری تۆکڵەکەی لێ ئەەکەیتەوە و شتێکە دۆزنەوە من ئەبێ جارێکی تر داوای لێبوردنکەم It's onion, so no matter how many times you keep peeling it, it's just endless. If you keep peeling it, it just doesn't stop. There is no end to it. Like, I apologize again. I said I apologized before. I apologize after that apology. It just keeps going. And then every headline is, you apologize. He apologized again. Yeah. He just apologized. And I'm like, what? I'm done. I did. The term cancel culture is everywhere. Cancel culture. 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 بەهۆی ئەو کانسڵ کرا ئەو کێڤن هارت کۆمەڵێ سەکتەرەکانی بواری ئستاندەپ کۆمیدی وە خۆتان نەزان کۆمیدیا زیاتر نێرینە دەچن بۆ ئەو بۆنانەیە زیاتر کۆمیدیانەکانش هەر پیاون ئەو سەکتەرە زۆر لەلایەن پیاوە ئەبردرێتە ڕێوە و هاندەرانشی جۆگرانشیان بە دەرەجەی زۆر لە ڕەگەزی نێرینن ئەمە وای کرد کۆمەڵێ ئەو بۆنانەی وا بۆ کۆمیدیانەکان دانرابوو کانسڵ بگرێ خەڵکانێکی زۆر نێوێرە کۆمیدیانەکان نیانەوێرە هیچ تکتێک بفرۆشن نەوەکو کەسێک بێ یان ڕیکۆردیان بکە لە کاتی ئەوەی نوکتەیەکەڵێن بە تایبەتی ئەو نوکتانە زیاتر کێڤن هارت ئەیوت لەسەر هاوڕەگەزخوازان بوو ئەمەش وای کرد بەهۆی ئەوەی بە درێژایی مێژوو لە ئەمریکا
کۆمیونیتی هاوڕەگە زۆر کاریگەریان هەیە لەسەر ڕاگەاندنە بەشێکی زۆریان لە ڕاگەاندن کار دەکەن دەتوانن کاریگەریان هەبێ بۆیە توانیان کەڤن هارت کانسڵکەم. دووەم ڕوودا و ئەوەش ئەوەیە دەیڤید شەپێل خۆی بەهۆی ئەوەی وەکو کەڤن هارت ڕەشپێستە بەڵام وەکو پاشای ستانداپ کۆمیدی ناوەبردیە کۆمەڵێ نوکتەی دەوت لەسەر هاوڕەگەز خوازان یان لەگەڵ وەک بێڵبار یان هەندێک جار لەگەڵ لەسەر ئافرەتان یان لەسەر کۆمەڵێ تووشی کانسڵ بوو خەڵکانێکی زۆر لەبەر ئەوەی نەتفلکس گرێبەستی لەگەڵ دەیڤید شەپێل کردبوو لە یەک ڕۆژێکە 7 ملیۆن کەس سبسکرایبشنی لەگەڵ نەتفلکسە کانسڵ کرد بەهۆی ئەوەی دەبێ نابێت بە هیچ شێوەیەک هیچ گرێبەستێک لەگەڵ دەیڤید شەپێڵا بکەن لەبەرەوەی ئەو نوکتە ئەلێ بەسەر هەموو کەسێکە. بەڵام ئەم کانسڵ کەڵچەرە دەیڤید شەپێل توانی سەرکەوێ بەسەریە بە ڕووداوێژی زۆر سەیر دێن باسی ئەواکەین. ئەو ڕووداوەش ئەوە بوو شەپێل هات بە بینەرانی وتی ئێوە دەتانەوێت ئێمە کانسڵکەن بەهۆی ئەوەی نوکتەکانی ئێمەتان بەدڵ نییە بەڵام ئێوە چەند ساڵە جۆڕاگرن لەو نوکتانەی وا ئێمە ئەیڵین لەسەر مەکسیکی لەسەر پۆڵەنی لەسەر عەرەب لەسەر ئیسلام لەسەر ئافرەت لەسەر مناڵ هەموو نوکتەیەکەڵێن بەڵام کە کاتی هاتینە باسەوەی نوکتە ئەڵێن لەسەر هاوڕەگەز خوازان بزودنەوەی کانسڵ کەڵچەرمان بۆ دەرچوو بەدڵتان نییە ئێوە نەک ئەتانەوێت نوکتە نەڵێن ئێوە نوکتەکانمان بۆ ئەدۆزنەوە پێش 10 ساڵ لەمە پێش بۆمانە دۆزنەوە لێدەنەوە بۆیە نوکتە هیچ جیاکاری ناکە ڕیسزم نییە ئەمە عنسڕیت نییە کە من نوکتاڵم بەسەرێکەکە نوکتە هەموو کەسێ دەیڤید شەپێل لە کۆتاییە کە شۆیەکەیە پێرەندە کلۆزر کە واتە کۆتایی پێدێنێ لەگەڵ نەتفلکسایە لەو یەک کاتژمێرەیە نوکتەی ود بەسەر هەموو کەس نوکتەی ود بەسەر خەڵکانی هەندیکاپ واتە کەمەندامان نوکتەی ود لەسەر کورتە باڵا لەسەر هەموو کەسێک وتی نوکتە عنسڕێت نییە هەموو کەسەگرێتەوە ئێمە مەبەستمان ئەوە نییە گاڵتە بێچێ بکەین نوکتە هیچ کێشەیەکی نییە بۆیە بەهۆی ئەوەی لە شەپێڵەوە هات ئەم کانسڵ کەڵچەرە سەکتەری کۆمیدیا توانی زاڵ بێ بەسەر ئەو لاشاوی وهات. The gay community started accusing African American community of being homophobic for not supporting him. What they didn't understand is that we were supporting him with our silence. بەڵام لە هەمان کاتە ترەمپ زۆر زان بوو زانی ئەم سەکتەرە تووشی کێشەیەک بوو لەگەڵ دیموکراتە بەهۆی کانسڵ کەڵچەرەوە ئەو هەلەی قۆستەوە ئەگەر بگەڕێنەوە بۆ کاتی کەمپەینی ترەمپ پێش هەڵبژاردننی 2024 ترەمپ دەستی پێکرد لە کۆتایی ساڵی لە سەرۆکاتی لە 2020 ئەم ڕووداوە لێرە ڕایەگرین باسی کانسڵ کەڵچەر کۆتایی پێدەنین بۆی باسی داهاتوو باسی CRT کەین بەڵام ڕووداوێکی مێژووی هەیە حەزەکەم بگەڕێنەوە بۆ ئەو وتارەی کە ترەمپ لە ڕۆژی 3 جوڵای 3 حوتی 2020 ڕۆژێک پێشی ئاهەنگی ئستقلالی ئەمریکا سربەخۆی ئەمریکا لە بەردەم ماونت راشمۆر کە ئەو شاخەی ئەو چیایی وە لە ساوداکۆتە کە ئەو چوار سەرکردەی ئەو چوار سەرۆکەی لێ هینکراوە وێنێک نەخش کراوە کە ئەوانەش وە تیۆدۆرە لەگەڵ جۆرج واشنتن و تۆماس جەفرسن و هەروەها لینکلن ئەو چوارە لەوێن ئەلەوێ باسی کانسڵ کەڵچەری کرد وتی کانسڵ کەڵچەر وەک نەخۆشیەک وەکو شێرپەنجەیە لە ناومانە ئەڕوا. One of their political weapons is cancel culture, driving people from their jobs, shaming dissenters, and demanding total submission from anyone who disagrees. This is the very definition of totalitarianism, and it is completely alien to our culture and to our values, and it has absolutely no place in the United States of America. زۆر پشتیوانی دەربڕی بۆ سەکتەری کۆمیدیا زۆر پشتیوانی دەربڕی بۆ خەڵکانێکەوە لە ڕاگەاندنا لەوانەیە نوکتەیەک بڵێن ئەو هەلەی خواستەوە توانی ئەو دەنگدەرانەی خۆی دەنگدەری
نێرینە لە بەشی سەکتەری کۆمیدیایە ڕاکێشێ بۆ لای خۆی بە تایبەتی کە بینیمان لە 2024 چاپێکۆنێکی کرد لەگەڵ ئەندرا شۆڵز یەکێک لەوانە بوو تووشی کانسل کەڵچەر بوو کە یارمەتی ترەمپیدا دەنگدەرێکی زۆری بۆ بێنێ لە بەهۆی ئەوەی دەنگدەرانێکی زۆری هەیە لە نێوان ئەو خەڵکانەوە بەڕەچەڵک بە ئەسڵا ئیتالینیان بە ئەسڵا هندین لەبەر یەکێک لە شوەیەکانە کەسێکی کەسایەتیەکی هندی لەگەڵاتی و هەروەها کۆمەڵە جوولەکەشی لەگەڵایە توانی ئەو دەنگدەرانە خۆی ڕاکێشێ بەرەو ترەمپایە بەڵام ترەمپ لەوێ هەر باسی کانسل کەڵچەری نەکرد باسی critical race theory کرد کە پێوترێت CRT بۆیە چاوەڕوان بن لە ڤیدیۆی داهاتوو باسی ئەواکەین چۆن کانسل کەڵچەر ترەمپ قۆستێەوە چۆن باسی توانی بەهۆی کانسل کەڵچەرەوە هەموو ڕاگەاندن و هەموو سۆزی خەڵک ڕاکێشێ بەرەو CRT کە یەکێکە لەو خاڵانەی کەوا دەنگی تەزبیحەکەی وۆکە بزوتنەوەی وۆک یان ئەو بردۆزەی وۆک کە نەزەری وۆک کە دیموکرات و چەپڕەوەکان هێنایان لە پاشی 2016ەوە کە گەیشتە لووتکە ترەمپ توانی سەرکەوێ بەسەریا چاوەڕوان لە حەڵقەی داهاتوو زۆر سپاس بۆ بینینی ئەم ڤیدیۆ.